پێغەمبەر صلی الله عليه وسلم براکانم بە عاباکەی شانی دادا بوو، عاباکەی شانی خڕ کردو بوو، شانی دادا بوو لەبان عاباکەی و لە پاڵ بەیتە. یەکێ لە سەحابە تێبۆ لای ناوی خەبابی کوڕی ئەرەت ڕەزای خوای لێ بێت، ئەو مشریکانە عەزیەتی ئەو سەحابانەیان ئەدا، لێیانیان ئەدا، عەزابیانیان ئەدا. بۆچی؟ لەبەر تاوانێک ئەیانوت پەروەردگاری ئێمە ئەڵڵایە. ئەتێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەی پێغەمبەری خوا، ئەوە بۆ دوعامان بۆ ناکەی خوای پەروەردگار سەرمان بخا، بۆ دوعامان بۆ ناکەی لە لای خودا خوای پەروەردگار ڕزگارمان بکا لە دەستەم بێباوەڕانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەموچاوی سوور بوو، دانشتە سەر چوارمشقی و فەرمووی واللهی لە پێشی ئێوە ئومەتانێک هەبوون، ئەیانیان گرت، ئەیان خستە ناو چاڵەوە، ئەو موسڵمانەیانە خستە ناو چاڵەوە، مشاریان لەبان سەری دائەنا، ئەیانوت ئەگەڕێیتەوە لە دینەکەت یا بتکەین بە دووکتەوە، ئەیوت ناگەڕێمەوە لە دینەکەم، ئەیان کرد بە دووکتەوە. چەنەها کەسیان ئەهاورد بە شانەی ئاسن گۆشت و یەسخانەکانیان جا ئەکرانەوە، تەنازولیان نەئەکرد لە دینەکەیان. بەڵام والله ليتمن الله هذا الأمر حتى يسير الراكب من صنعاء إلى حضرموت لا يخاف إلا الله والذئب على غنمه ولكنكم تستعجلون. رواه البخاري. فرمووی بەڵێ، بەڵام والله خوای پەروەردگار ئەم دینە وا سەرئەخات، مشریکان و بێباوەڕ وا سەرسۆڕ ئەکات، لەم سەری شاری یەمەنەوە بۆ ئەو سەری شاری یەمەن بڕۆی، لە یەک کەس ناترسی ئیلا خوا نەبێت، ئێستا کەسی عەزابتاندا، وەمەگەر لە گورگش بترسی کاتێ بدا لە مەڕەکەت. بەڵام ئێوە عەزەلە ئەکەن. ئاوای بە سەحابە وت ئێمە ڕەنگە هەندێک جار دوعا بکەین، دوو جار شەو نوێژ بکەین، کورە بڵێن ئەوە داوە داوا لە خواکەین، خۆخوا جوابمان ناداتەوە. چیت لێ هات؟ چیت بەسەرە هاتووە؟ هەر لە ناز و نیعمەتە ئەژەین ئێمە، کە عەزابمان؟ ئێمە هەر لە خۆشیە ئەژەین. ئێمە با لە ئیمانی خۆمان بترسین. کەی وەکو سەحابەمان بەسەرە هات ئێمە، کەی وەکو تابعی لە پێناو دینەکەی و وڵاتەکەیە ئاوا سەربەرز بن و عەزاب بدرێن. ئێمە کەسێک چاومان لێ بازەوەکە، ئێتر هاتوچۆی جەماعەت ناکەین، تەنازول لە دینەکەین. نسأل الله